چالاکی مرۆڤ وای کردووە فشارێکی زۆر بخاتە سەر ژینگە. کەواتە تۆ سیروان و دەریاچەی دەرمەنی خان و دەریاچەی دوکان کردت بە مستەنقەعێک بۆ کۆکردنەوەی مەوادی پیس و ژاراوی. ئێمە لە کوردستان بەگشتی فراوانبوونەکەمان پێڵن عەشوایە، ینی بەبێ بەرنامەیە. هەموو ژینگەکەمان وای لێ هاتووە کە کەم ماڵ هەیە سەردانی بکەی نەخۆشی نەبێ. فراوانبوونی شار لە ڕوانگەی ئینڤایرۆمنتەل ساینسەوە واتە بەرفراوانبوونی پانتایی و ڕووبەری شارێک یاخود زیادبوونی ژمارەی دانیشتوان. ئەو زیادبوونی ژمارەی دانیشتوانە ڕاستە ئابووری جیهان سەپۆرتیەکات، بەڵام کاریگەری زۆر و نەرێنی خستۆتە سەر ژینگە و دەوروبەرەکەی. ئەویش لە ئەنجامی دابینکردنی پێویستەکانی چالاکیەکانی هەر تاکێک ئەویش کۆمەڵێکە و ئفێکتی بە دوای خۆیان هێناوە. فراوانبوونی ژمارەی دانیشتوان پێویستی بەوەی مرۆڤ داهێنان بکە. داهێنانیش یەکێک لەوانە بڕینەوەی دار و درەخت و نەمانی سەوزاییە و دروستکردنی بیناو باڵەخانەکانە. ڕووبەری کوردستان ئەوەی کە ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمایان نزیکەی 45,000 کیلۆمەتر مربع بە هەر هەمووی بە ناوچە دابڕێنراوەکانیشەوە ئەبێتە 90,000 تقریبا 90 بۆ 91,000 کیلۆمەتر مربع. جامە پێویستە ئەو دانیشتوانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە شێوەیەکی هۆمۆجینیەس یعنی متەناسق تەوزیع بکرێ بەسەر دانیشتوانەکە. بەڵام زۆر بەداخەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر خاتری تەماعی سەرمایەدارەکان و بەرپرسەکانی هەرێمی کوردستان دانیشتوانی خەڵکی کوردستانیان چڕ کردۆ لە 3 شارە بە تایبەتی دهۆک و هەولێر و سلەیمانی لەبەرەوەی لێرە زەوی نرخی زۆرە ئەمانجا بێ ئەوەی حسابی ژین بێ بکەن بێ ئەوەی حسابی ئەو خزمەتگوزاریان بکەن کە بێ پێشکەش بکرێ بە دانیشتوانەکەی ئەوان هاتوون دانیشتوانەکەی خەڵکیان تەوزیع کرۆ بەسەر ئەم 3 شارە. ئەمەش کاریگەری چی هەیە؟ یەکەم تۆ کۆنتترۆلی لە ڕووی ئەمنیەوە کۆنتترۆل بۆ ناکرێت، لە ڕووی خزمەتگوزاری ناتوانێت پێویست خزمەتگوزاری بکەی، لە ڕووی ژینگەوە ژینگە زیاتر پیسەکەی و پەلاماری ناوچە ئەرزەوی کشت و کاڵەکانە دەی، پەلاماری دارستانەکانە دەی، پەلاماری چیاکانە دەی کە خۆیان بۆ خۆیان چیای سەرکەش و سەوزن لە بەهاران و زستانانە سەوز و لە هاوینانە درەختی بدار بەڕووی زۆر جوان و سنەوبەر و ئەوانەی لێ. بەڵام ئەمان دێن بە تەماعی ئەوەی کەوا لە سلەیمانی زەوی گرانە، لە هەولێر زەوی گرانە، لە دهۆک زەوی گرانە دێن ئەو پەلاماری ئەو شوێنە ئەدەن و داگیریەکەن و بە سعری خەیاڵی ئەیدەن بە سەرمایەدارەکان بە بێ نرخ بەبێ پارە، بەڵام ئەیفرۆشتنەوە بە خەڵک بە نرخێکی زۆر گرامە. ئەمە کاریگەریکی زۆر خراپتری هەیە لە هەمووی کاریگەری ئاو بە تایبەتی دابینکردنی ئاو چکە سەرچاوەکانی ئاو دابش بۆ لە هەرێمی کوردستانە بۆ نمونە پێنجوێن سەرچاوی ئاوی خۆی هەیە، هەڵەبجە سەرچاوی ئاوی خۆی هەیە، کەلار سەرچاوی ئاوی خۆی هەیە، بە هەمان شێوە مەسەن بۆ نمونە سۆران سەرچاوی خۆی. ئەگەر خەڵکەکە دابشکەی بە شێوەیەشی وەکو پێموتی هۆمۆجینیەس ئەو کاتە تۆ ئەتوانی ئاوی پێویستی لەو شوێنەوە دایم بکەی، بەڵام ناتوانانی بە کولفێکی زۆر گەورە تۆ ئاوی بۆ نمونە دوکان ئەهێنیتە ناو سلەیمانی. ئەکرێ ئەو چڕی دانیشتوانە لە دوکان بێ، بەشێکی برێتە دوکان، بەشێکی برێ قەڵازێ، بەشێکی بدە ڕانێ بۆ هەڵەبجە، بۆ سۆران، بۆ کەلار، بۆ دەرمەنی خان، بۆ قەرەداغ ئەو شوێنە سەوزە جوانە. بەڵام تۆ سەیرەکەی ئێستا قەرەداغ وردەوە بەرەو پوکانە ئەچێ، ماوەت بەرەو پوکانەوە و هەڵەشانەوە ئەچێ، هەڵەبجە بەرەو چۆڵکردن و دابڕان ئەچێت لە هەرێمی کوردستان. سەبارەت بە ڕێکارەکانی مۆڵەتدانی پرۆژە هەڵبەتە ئێمە بە پێی یاسای ژمارە 4 2006 کارەکەین، لەوەیە 14 سێکتەرمان هەیە کە ئەو سێکتەرانە دیاری کراون بۆ پرۆژەی وەبەرهێنان. ئێمە هەر پرۆژەیەک کە پێشکەشەکرێ بە بەڕێبەراتی گشتی وەبەرهێنانی سلێمانی ئێمە هەڵبەتە دەریاسەیەکی سەرەتایی ئەەکەین لە دراسەکە بۆمان دەرەکەوێ ئایا ئەم پرۆژەیە وەبەرهێنانە واتە لە زمانی ئەو سێکتەرانەیە کە ئێمە هەمانەوە دیارە ئەبێ کولفەکەشی
کولفەیەکی گەورە بێ ئەگینا تێچۆکەی زۆر نەبێن ناچێتە بواری پرۆژی بچووک ناچێتە بواری وەبەرهێنانەوە بێ کۆمەڵێک ساندەراتی هەیە ئەگەر ئەمەی هێنا و نەخشەیەکی سەرەتایی و بابەتەکانی هێنا لەلای ئێمە پەسەند بوو کە ئەمما چێتە بواری وەبەرهێنانەوە ئەو کاتێمە ڕەزامەندیکی سەرەتایی بۆکەین و لە ڕزامەندی سەرەتایەکەیە لە دوایەوە کارەکەین بۆی بزانین ئەم پرۆژەیە بە پێی ستاندەراتی عالەمی چەنی زەوی پێویستە تەمان ئەمە کارە گرنگەکەیە چکۆم ئێمە ئەو کاتە داوا لە لایەنی پەیوەنددارەکەین ئەگەر لە ناو شارە و ماستەرپلانی سلێمانیا بێ ئەوە لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی داوای زەویەکەین ئەگەر لە دوای ئەم بابەتە زەوی توانرار زەویەک دابین کرێ بۆ پرۆژەکەی ئێمە دەسەکەین بە کارەکانی با بڵێن ئەندازەیی و یاسایی و ئابووری و تا ئاگاتە ئەو بابەتەی کە ئەگاتە مۆڵەت تەبەن لێرەیە ڕای تەواوی فەرمانکانی حکوومەت وەرەگیرێ هەم لەسەر زەویەکە لە بیدایەتە ئایا هیچ شتێک بەناو ئەم زەویە ئەڕواچی کێشەیەکی هەیە ئەم زەویەوە پاشان لە دوایەوەش دیزاینەکە بە پێی ساندەراتی هەموو فەرمانکەکانی حکوومەت چیەکە کرێتەوە بۆ هەموو بابەتەکان لە ڕاستیان ئێمە کۆی پرۆژەکانی ساڵی پار ئێمە توانیمان 39 پرۆژە مۆڵەت بین بە سەرمایەی ملیارێک و 420 میلیۆن دۆلار وەلا ئەم ساڵیشە زۆر لەوە زیاتر پرۆژەمان ئامادەیە دیارە پرۆژەکانی ئێمە زیاتر خۆمان وەکو دەستەی وەبەرهێنان و بەرەبەراتی گشتی وەبەرهێنانی سلێمانی گرنگی ئێین بە 3 جۆر پرۆژە کە پرۆژەکانی پیشەسازی کشتتوکاڵ و گەشتیاری و لەبەر ئەوەی پێشتر نیشتەجێبوون ڕاگیرا بوو و بە بڕیارێکی نوێ لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان نیشتەجێبوون کرایەوە بۆیە لەم 2 ساڵەی کۆتاییە نیشتەجێبوون بەشێک بوو لە ئەو پرۆژانەی کە ئێمە لە ئەنجامی دابینکردنی کۆمەڵێ چالاکی و پێویستیەکانی هەر تاکێک کۆمەڵێ کێشەی زۆر بۆ ژینگە دروست بووە ئەو کۆست و ئێفێکتانەی کەوا دروست بووە یەکێک لەوانە بنبڕکردن و لە ناوبردنی بەشێکی زۆری لە نەترە ریسۆرسەکانی دوو کۆمەڵە ئاگرێتەوە کۆمەڵێکیان ڕێنیە و بڵە خۆی ئەتوانێت خۆی دروست کاتەوە کۆمەڵەیەک وەکو ئاو و دارستانەکان ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەکاربێنرن کۆمەڵەیەکیشان نۆن ڕێنیە و بڵە واتە ناتوانێت خۆی دروست کاتەوە وەکو ئاڵتون و مس و ئاسن هەمان ئەکتیڤەکان هەمان ئەکتیڤاتە چالاکی مرۆڤ وای کردووە فشارێکی زۆر بخاتە سەر ژینگە و سیستەمی ژینگەی شێواندووە هەرچەندە مرۆڤ خۆی یەکێکە لەو شوێنە بەشێکە لەو شوێنە وای کردووە پێمۆری خۆی لەسەر ژینگە بمێنێتەوە لە سەرەتای دروستبوونیەوە پێمۆری خۆی هەبووە و تەسیری خراپی هەبووە لەسەر ژینگە بەڵام لە سەرەتاوە کاریگەریەکانی کەم و لەسەر خۆ بووە بەهۆی نەبوونی ئەو توانایی کە هەیەە بەڵام لەگەڵ دروستبوونی شۆڕشی پیشەسازی ئیندەستریەل ریڤۆلوشنەکە و بەرەو پێشچوونی ڕۆشنبیری و کەلتوری مرۆڤ وای لێ هاتووە مرۆڤ داهێنان بکە داهێنانەکانیش زیاد لە توانای خۆی بوو و سەرکەوتوش بووە ئەو سەرکەوتنە وای کردووە کەوا ژمارەی دانیشتوان زیاد بێت ئەو زیادبوونی ژمارەی دانیشتوانیش پێویستی بەوەیە جێگەیان بۆ دابین بکرێت جال بە هەر شێوازێک بێت ئەمیش وای کردووە ناوچە سەوزاییەکان بەرەو نەمان و داڕوخان ڕۆشتوە و کردویانە بە بینا و باڵەخانە کێشەی ئەو کێشانەی کە بووە فراوانبوونی شار دروستی کردووە یەکێک لەوانە دروستبوونی پۆلیوشنە و لە ناوبردنی بەشێکی زۆری لەلانە سروشتەکانی زیندەوەرەکانە یەکێکی تر لە کێشە سەرەکیەکانی فراوانبوونی شار لە ناوبردن و یاخود کەمکردنەوەی زەویە کشتتوکاڵیەکانە کە ئەکرێ بە شوێنی سەکەن و نیشتەجێبوون باڵەخانە و بینای بەرزی تیاکرێتەوە کە ئەمەش خۆی لە خۆیدا بەو دەرەجەیە پێویستی تاگ نییە
بەبێ بەرنامەی گەورەکردنی شارەکان بە تایبەتی وەکو ئاماژەم پێدا شارەکانی سلەیمانی و دهۆک و هەولێر دوایەوە هەندێک شاری ژووک و کەلار کە نرخی زەویەکانیان زۆر بەرز بووتەوە ئەمە کاریگەری لەسەر پیسبوونی بڵێن ئاوەڕۆکان ئاوەڕۆ شارەکان هەمووی کۆ بێتەوە ئەڕژێتە ناوکوێ ڕووبارەکان و لە ڕووبارەکانەوە بۆ دەریاچەکان ئێستا ئاوەڕۆی لە سەردەشتەوە هەتا ئەگاتە دوکان و لەوێشەوە بۆ سلەیمانی هەر هەمووی ئاوەڕۆکەی ئەڕژێتە ناو دەریاچەی دەربەندیخان و دوکانەوە تەسەوڕکن لە هەڵەبجەوە تاوەکو سەی سایق هەتا ئەگاتە هەڵەبجەی تازە بە سلێمانیەوە ئەڕژێتە دوکان لە سەردەشتەوە تا ئەگاتە شارۆچکەی دوکانیش ئەڕژێتە کوێ ڕووباری زەی بچووک کەواتە تۆ سیروان و دەریاچەی دەرمەنیخان و دەریاچەی دوکان کردت بە مستەنقەعێک بۆ کۆکردنەوەی مەوادی پیس و ژاراوی ئەو ماوادە پیسانی لە ماڵ و ماڵەکانەوە ئەڕژێتە ناو ئەو دەریاچەنە چی بکرێ بۆمە باشە شتێک هەیە پێ ئەڵێن وێزگەی پاکشکردنەوەی ئاوەڕێی شارەکان ئەمە لە هیچ ساریکی کوردستانە نییە ئەمە یەکێ لە خەتەرەکانە کە حکوومەتی هەرێمیستان کاری لەسەر نەکردووە لە خلالی 33 ساڵ دەسەڵاتی ئەبایە ئەو وێزگەی پاکشکردنەوەی ئاوەڕێی ماڵان و ئاوەڕێی شارەکان پێڵێن وێست وۆتەر تریتمنت پلانت لە هەموو شارێکە هەبێ ئێستا ئەلەم شوێنێکی ئێمە ئیشی لەکەین مەسەن مەفروزە لێرە وێزگەیەکی پاکشکردنەوەی ئاوەڕۆ هەبێ هەر سیتی و شارێک کە مۆڵەتی ئەدەنێ پێویستە یەکێ لە مەرجەکانی ئەوە بێ تۆ نابێ ئاوەڕۆی سیتیەکە و گوندەکەت ئەوەی مۆدێرنانەکە دروستەکەن بڕژێتە ناو تۆڕی ئاوەڕێی شارەکانەوە کەچمنتێکی داناوە ئاوی لێوەرەگی لەو کەچمنتەوە ئاوێنی بۆ کوێ ئەێنی بۆ شوێنێکی بەرز و لێوە دابەشەکەی بەسەر خەڵکی سلێمانی و خەڵکی شوێنەکانی تریشا بە هەمان شێوە ئەمە بۆ دەربەنی خانیش ڕاستە کە زۆر ئەناڵێن بەدەست ئەو بابەتەوە لەبەرەوە باشترین ڕێگا ئەوەیە تۆ خەڵکی ئەم شار ئەم وڵاتانە دابشکی بە زۆنە جیاجیاکانە بەسەر شار و شارچەکانە بۆ ئەوەی بتوانانی خەدەماتی پێویستیان پێ بگەینی ژینگەش پیس نەبێ ئەو ڕووبەرە بەردەڵانانی کە هەیە لەش ناوچەکانە ئەوانە بکەی بە خانوو بۆ خەڵک بە شوقە و بە خانوو بە پارتمان بۆ خەڵک شوێنە کشت و کاڵەکان و دارستانەکان بەجێبێڵی بۆ ژینگە بۆی ژینگە بە پاکی بمێنێت. دیارە ئەمە دووشتمان هەیە یەکەم ئێمە بڕیارمان هەیەەوە یاسامان هەیە کە لە 100 هەموو پرۆژەیەک ئەبێ سەوزایی بێ دوو هیچ پرۆژەیەک هەتا ڕاوسەرنجی و تەواوی بڕیاری ژینگەی لەسەر وەرنەگیرێ مامەڵەکی بۆ ناکرێت دیارە هەم لە بەرەبراتی گشتیمان بەرەبراتی گشتی وەرینانی سلێمانی هەم لە ئەنجومەنی شارەوانیش ڕەچاوی ئەو خاڵاکەین کە سەوزایی بەشێکی گرنگە لە پرۆژەکانی ئێمە وەرژینگە پارێزی لە ڕووی هەر کارگەیەک دانرێ ئەوێ بە تەواوی ستاندەراتی عالەمی بێ کە کاریگەری لەسەر ژینگە نەبێ. ئێمە کە باسی ژینگە ئەەکەین بەس ئەو ئەرزەنیە ژینگە هەوایە ئاوە غازە نەوتە سیارەیە کاگەیە کۆمپانیاکان هەموو شتێکە سیارێکە ڕاماتۆڕێکە ئێمانە ئێمە لە کوردستان بەگشتی فراوانبوونەکەمان پێڵن عەشوایە ینی بەبێ بەرنامەیە جارێ ئەمە شتێکی زۆر کاریگەر بڵێم لەبەر ئەوەی کە ئێمە بە پرۆفشناڵانە ئیشمان کردووە من لە کات لە پەرلەمان بووم ئیشم لەسەر ئەمە کرۆ جەنابیش دەزانی ئیشم لەسەر ئەو شاخانە بۆ لەت دەتکرا شاخ ملیارێ ساڵ خوای گەورەی یاوێتی بە ئێمە یعنی سروشتی یاوێتی بە ئێمە بیکە بەشت بەڵامی سا لە لوبنان ئەو شاخانە هەمووی پیا ئەڕۆی هەر دارەکە ماوە خانووی تایە بکرا ببینە بەڵام شاخی لەت نەکردو تۆ کونیکە بیکە بە تونێل یەک تونێل لە سیارەی پیاڕۆ ئێمە لە پێشووە چەند ساڵی پێشووترە سەرۆکایەتی شارەوانی بەدەست هەندێک هاوڕێیترەوە کەسی بەڕێزیترەوە بوون هەڵەیەکی گەورەی استراتیژیان کرد ئەمەی کە باسی یەکەم تەشیرنی ویج نیە بە نامەی فەرمی بە حکوومەتم و تۆ سەرۆکی حکوومەت جوابیامەوە وەزیری شارەوان جوابیامەوە تومە ماستەر پلان بۆ 30 بۆ 50 ساڵ دانرێ ئەم بەڕێزانە هاتوون بە نەزانین یا بەزانین بە قەست یا بە قەستنا بە گەندەڵی یا بە بێگەندەڵی هاتوون بەشی 20 ساڵ 30 ساڵی تری خەڵکی تریان خواردووە اینجا با باسی ژینگەکە بکەم چی لێ بەسەراتەوە ژینگەکە وەکوتم لە کوردستانە ئەو کارگانەی کامانە فلتەرینیان نییە تانجەرۆ کارگەی لێ من ئیشم لەسەر کردو ئەڵێم کاکە خەڵکەکەی بۆ گەنیان کردو وەکوای کیمیایان پیا بکەی ئێ ناوێری قسە بکەی شەریکن تایە
ینی ڕوونە لە دووە گەروە لە هەولێرەوەرەوە خەڵکانێکن بەس نەوتیان بەلاوە گرنگە ئەی ئاو ئێبان نەوت نەبێ ژیان هەیە بەس ئەی ئاو نەبوو ئاو نەوت کە لە ژێر زەویایە ینی دیاریکراوە ئەوە نەت هەیە ئێستا ئەم هەموو فراوانبوونە جارێ باخەکان کارگەکان ماڵەکان ئەم ئاوەی ژێر ئەرزی تۆ ڕائکێشن ئەی دوایی خۆ تاویز نابێتەوە ئەو یەک مەساحەیە ڕەنگە تۆزێک زیاتر 10 ساڵێک 20 ساڵی زیاترکە تۆ لە ماوەیشترا ئاوەکەشت نامێنێ بەڵام تۆ وەرە سەیری کە ئەم فراوانبوونە بێ سنوورە هیچ بەدیلێکش نییە ئاو شتێک نییە خۆ دروستیکەی ڕەنگە نەوت بەدیلی هەبێ بەڵام ئاو کە نەمان نامێنێ ئاو ژیانە من هەموو ڕۆژێک بە ڕۆژانە کە لە سلێمانیە بم لەم جادەی سەوڵۆ دەست پێکەمە چم بە ناو شار بە ناو جادەی مەولویا زیویە گەڕێمەوە تۆ زانی چەند غاز و دۆمۆکسیدی کاربۆنش بە ناو قوربانە ئەڕوا ئەزانی چەند کەس هەیە نەخۆشەکەوێ بێ ئەزانی من وەرزشەکەم خەڵکی تر وەرزش ناکە ئەی ئەزانی کە لە پڕ زەلامەیەکەوێ لە وەڵام خواگوناح بوو وەڵا گەنجیش بمرد نەمرد کوشتیان بەچی کوشتیان بەو غازە کوشتیان تۆ زانی لە وڵاتێکی تر ئەو سیاری کە بەکاری نەگەر سیارەکە و گاز ببێت 2 ئەوەیان 3 ئەوە نەزەریبەی ئەو سیارێ بی کە سیارە هەیە ئەم سیاری پاس و هین هەیە دوتەنی هەیە کە پێی پیانێ هەموو شتە ڕەشێتە دەرەوە بابە وێنەی بگرە بڵاوی کەرەوە کەسیڵی تۆ ڕێ لە کاسبی گری بابە من ڕێ لە کاسبی ناگرم من ڕێ لە مردنی تۆ ئەگرم نابێ بمریت. بێگومان ئەگەر بمانەیە باسی پێشتر لە 20 ساڵ بۆ 25 ساڵ بکەین کە من خۆم لەم گەڕەکە لەدایک بووم کە ئێرە شەمحێدینە یەکێکە لە گەڕەکەکانی شاری سلێمانی ئەگەر بین باسی 20 بۆ 25 ساڵە بۆ پێش بکەین شار ئەوەنە گەورە نەبووەکو ئێستا ئەو فراوانی ئێستا هەیە لە ناو شارا و ئەم هەموو باڵەخانە و بینا و شوێنی نیشتە جێبوونانە نەبووە پێشتر ئێستا زۆر گۆڕاوە بۆ نمونە من بمە گەر یادگارەکانی مناڵی خۆم باسکەم لەم شوێنە ئێستا دڵگرانم کە ناتوانم ئەوانە نبینمەوە بە حکمیەوەی کە زۆر گۆڕاون شتەکان وەک ئەو سانەماون ئێستا بە نمونە باسی ئەم گەڕەکەی خۆمان دەکەین جاران ئەگەر لێرەوە 500 متر بۆ 600 متر زیاتر بڕۆین جادەی 6 متری پێڵەن بازنەی مەلیک مەحموود ئەوە کۆتایی شار بوو لەو دیوی شەستیەکەوە ئیتر هەموو ئەو ئەرزانەی هەبوون ئەرزی زراعی بوون هەمووی کشت و کاڵی تیاکرا پێشتر وەکو مناڵانی خۆمانەمان و سەگەڕاوی تیاکرا بەڵام ئێستا هەمووی بوون بە شاری گەورە گەورە هەر یەکە و بۆ خۆی ئێستا کە بچیتە ئەوێ بە هیچ شێوەیەک ئەو دارستان و سەوزایی و ئەو کشت و کاڵی کە جارانەکرا نایبینیتەوە لەبەرەوەی هەمووی کراوە بە شوێنی نیشتە جێبوون ئەم شوێنی نیشتە جێبوونانش کە یەکێکە لە هۆکاری فراوانبوونی شار و گەورەبوونی شار بۆتە هۆی ئەوەی کە ئەو ژینگە پاکەی جاران هەبوو ئێمە لە بناڵیدا هەستمان پێکرد ئێستا ئەو ژینگە پاکە نەماوە بگرە هەموو ژینگەکەمان وای لێ هاتووە کە کەم ماڵ هەیە سەردانی بکەی نەخۆشی نەبێت. بۆ نمونە جاران ئێمە ماڵمان لەم خوارەوەی شەمحێدینە هەر لێرەوە کە ئێستا شوێنێکی چاڵە ئێرە لە چاو جارانە ئێستا بووین بە چاڵایی جاران سەرت هەڵ ببڕایە لە حەوشەکەشەوە بواە هەموو گۆیژە و ئەزمەڕ و دارستانەکانی سەرشاخی گۆیژە دیار بوو بەڵام ئێستا بەهۆی بینا و بەهۆی شوێنی نیشتە جێبوونەکانەوە هەم دارستانەکان نەماوە هەم جاران باڵندەی ڕیشۆڵە هەبوو کە ئێرە سلێمانی زۆر بەناوبانگ بوو بۆ جۆرە باڵندەیە لە خاستن لە زستانانە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە ئەو دارستانەکان نەماون بەهۆی ئەوەی شاخەکان هەمووی کراون بە شوێنی نیشتە جێبوون زۆر بە کەمی و بە دەگمەن ئێستا توانین ئەو باڵندانە بینین پێشتر لەو بەشانەی خوارەوەی ئەو بەرشەستێکە کە پێوترا دەرەوەی شار لە شوێنی زراعیەکان کە کشت و کاڵی تیاکرا حاجی لەقلەق هەبوون
باڵندەی حاجی لەقلق هەبوون زۆر بوون لێ بە شێوازێکی زۆر ئێمە ئاچوین کە سەردانی ئەو شوێنانەمانە کرد هەستت بە ئارامیە کرد هەم باڵندەکانیش هەستیان بە ئارامی دەکرد سەرچاوی ئاو هەبوو. زۆربوونی ژمارەی دانیشتوان بەشێکە لە بەرفراوانبوونی شارەکان کەمە ژوای کرێ پاڵە پەستۆ و زەخت بخاتە سەر ژینگە بۆ نمونەگەر ئێمە بەشێکی لە دەرامەتە سروشتەکانی ژینگە وەربگرین ئاو هەر تاکێک پێویستی بەوەیە پێویستەکانی ڕۆژانەی بۆ دابین بکرێ بۆ نمونە ئاوی پاک ئەو ئاوە پاکە بیر بەکارێنن واکە دەرامەتە سروشتەکانی ژینگەی بەکارهێناوە لە دواییە بەپێی پێویستەکانی ڕۆژانەی ئەو ئاوە پاشەڕۆی لێ دروستە بێ ئەو پاشەڕۆیە واکە جۆرەکانی پیسبوونی لێ دروست بێ یاخود پیسبوونی دەنگە یاخود پیسبوونی تیشکە پیسبوونی خاکە هەوایە ئەمە ژواکە تەسیرێکی زۆری نەرێنی ئەبێ لەسەر ژینگە. بە بۆچوونی من یەکەم دایرە بەرپرسە وەبەرهێنانە وەبەرهێنان حەق نێدا ناو بندێ دەستەی وەبەرهێنانی هەرێمیشە دەبێ بڵێت دەستەی نیشتە جێبوون و دروستکردنی شوقا ینی بەڕاستی ماهێتی خۆیان دەستداوە چونکە پرۆژەکانی ئەگەر پرۆژەکانی لە ناوانی لە سەدانەوەی بەهای پرۆژەکان کە ئەوان جێبەجێکن لە سەدانەوەی دروستکردنی پرۆژەی نیشتە جێبوونە کە بۆ لە پێناو دەوڵەمەندکردنی سەرمایه‌دارەکانە مەسەن بۆ نمونە کە پرۆژەی نیشتە جێبوون دروستەکرێت چۆن دروستەکرێت زەویێکی بە نرخێکی هاندراو پێ ئەدرێ پارە لە خەڵک وەرەگرێ چاودێریش ناکرێ هەرو کۆمپانیای خۆی پارەگەوەرگێ هەرو کۆمپانیایە بۆ خۆی پرۆژەکە جێبەجێکە کەواتە پێش ئەوەی پرۆژەکەشی تەواو بێت دەخلەکە بە سەریعی دێتەوە دەسی پێشوی پرۆژەکە تەواو بێ پارەی پرۆژەکەشی وەرگرتووە کەواتە ئەکرێ بڵین دەستەی وەبەرهێنان ناوەکەی بگۆڕێ بکرێ بەچی دەستەی دروستکردنی خانوو نیشتەجێکردن بە تایبەتی دەستەی دروستکردنی شوقەی نیشتەجێکردن جاران لە زمانی باسا من لە یادمە یعنی زۆر دەرەوەی جادە دایرەکە یەک خانووی لێ نەبوو حزبی باس پلانێکی دانا بوو پۆکێت دروستکە یعنی جیوب یعنی گیرفان بۆ شارەکان بۆ نمونە لێرە دوورەکەوتەوە ئەیود لە دوکان شارۆچکە لە بینی دوکان و سلێمانە شارۆچکەی دروستەکەم لە بینی قەرەداغ و سلێمانە شارۆچکەی دروستەکەم لە بینی عربەت و سلێمانیە شارۆچکەی دروستەکەم بەم شێوەیە لە شارەکانیش دووری ئەخستنەوە زەختیشان لەسەر ئێ نەبوو پەیوەندیشان بە شارەکانە بوو خەدەمات و خزمەتگوزاری پێویستیشی بۆ ببرێت بە بۆچوونی من ئەوە فکرێکی زۆر باشە بەڵام بەداخەوە لێرە پلان و ڕاوێژکردن بۆ ئەم بەرپرسانی لە هەرێمی کوردستانە جگە لە بۆنی نەوت و دۆلار هیچ تێکیکە نابیستنەوە. دیارە ئەوە خۆی هەر لە ناو تەرخان کرای تو ماستەر پلان هەیە بۆ شاری سلێمانی و ماستەر پلان بڕیارەیال چکۆم ئێوە لەوانەیە نەیبینن بەس ئێمە ماستەر پلانە بینی نەخشەدانانی ئاوەدانی وەژینگە بە پێی ماستەر پلان هەڵبەتە دیاری کراوە کوێ سەوزایوانە لەوانی ئێوە نازان ئێستا ئازان کرد بەڵام لە ئەسڵا لە ناو ماستەر پلانە خۆی ئەوەیە ئەنج جێکۆڕکەیش کراوە بە هەنێک جادێکە درختێک لە شوێنێک لابراوە 100 درەخت لە شوێنێکی کە پێچێنێ ئێوە ئەمانە هەمووی ڕەچاو کراوە و ئەنجومەنی شارەوانیش زۆر حەریسە لەسەر ئەو بابەتە و ژینگەش هیچ ڕەزامەندێک نایە ئەگەر لە 100 ئەوەی نەپێکابێ بەدڵنیایەوە خۆی ئێمە ئەوە پلانی ئێمە نییە بێ پلانی شارەوانی بێ ماستەر پلان هەموو شتێکی دیاری کردەوە هەتا کوێ سلێمانیە و چۆن شوێنی نیشتە جێبوون و شوێنی پرۆژەکانی تریش لە ناو ماستەر پلانە دیاری کراوە هیچ شتێک بەدەستی من و بەدەستی کەسێکی تریش نییە ئەوە ماستەر پلانێکە کە ئیمزای هەموو تەواوی پێوە مسادەقە کراوە. بەرپرسیارەتی ئەکەوێتە سەر هەمومان بەڵام من ئەو کات کە پەرلەمانتار بووم ئەو شاخە کە بڕا خەریب و سەرمی لەسەر ببڕێ کە چوم ئیشم تیا کرد بەڵام من پێتان ئەڵێم ئێستا ئەڵێم ئەو شاخە کە لەت کراوە تەخت کراوە نە پرۆژەیەکە نە دووە نە سێ بڕۆ سەیریکەن و خۆتان بینیتانە بەڵام من ئێستا بە بەرپرسیارەتی ئەڵێم وازم نهێناوە ئەو مەلەفەم لە UN بەشێکی تایبەت بە ژینگەی عالەمی هەیە
هەر ڕۆژێک جامن لە ژیانە بمیانە بم هەر ڕۆژێ ئیشیان لەسەر کرد و بە سیاری کلااوشینەوە هاتنوتیان ئەمە نابێ و زەرە ئەوە ئیشم تیا کردووە واکە بە ئابرم بە بازیان لە بازیان شاخەکە لە توپەت بووە چیە وڵا کەلەکینی تایە و دەرمانی تایە با بە دەرمانی تایە تۆ قازانجەکەم نەقمچی بەسەر و شاخە وتمان ملیارە ساڵ سەدان هزار ساڵ شاخی بۆ من دروست کردووە نەوڵاو شاغنی گردە جام نەقمچیەوە گردە بۆ تێکی ئەو هەموو گردەتان داگیر کردو ئەمانە چاوچنۆکی نەبێ هیچی تر نییە بێدەنگی خەڵکیش. بەرپرسیارەتی چیە بەرپرسیارەتی ئەوەیە کە تۆ ئەو قەڵەمی بەدەستەوەیە بەڕێوبەری وەزیری سەرۆکۆزیرانی بیپارێزی چکە دوای بەرپرسیارەتی دێ محاسبە دەکرێت ئێستا ئێمە لە ناو پارکی ئازادیین ئەم پارکە جێی سەوزایە خەڵگت لێرایە پراخێ بخواشتێ بخوا و پاک و تەمیزراگرێەوە ئەگە پێشی کردو خەڵکی ترێ پاکێکەکەنەوە بڕۆڕێنەوە بۆ بەردەمی مەسلحەی کۆن مەسلحەی کۆن شوێنێک بوو دانرابوو بە باخچە شەڕمان لەسەر کرد ئێستا بەوە نەوەستاون کە کردویانە بە مەشروعێکی گەورە و فرۆشت و ئەریان بە هەدیانە بە خەڵک بە زەلامێکیانە باڵەخانەی تیا دروستەکە نەبووە لە ناو مەترۆپۆلە لە ناو سنتەرە تۆ پارکێک لە توپەت کەیت بیکەی بە باڵەخانە کاتە ئێمە چیمان کرد مەجموعەیەک دەوڵەمەندمان دەوڵەمەندتر کرد و چاوچنۆکمان هێنایە ناو وڵاتەکەەوە خەڵکی هەژاریش لە ژێرەوە وردە لە مردنا نزیکە بێتەوە بەداخەوایە. هەمیشە پرۆژەکانی وەبەرهێنان پرۆژەیەکن کە بە پێی ستاندەرات مۆڵەتە درێ و هیچ پرۆژەیەکمان بێ ڕزامەندی لایەنە پەیوەندیدارەکان هەڵبەتە هەم لەبەرەوەی سەرمایەدارەکان توانای مادیان باشترا کرێ تەواوی ڕێنمایەکانیان پێشێبەجێ بکەی و لەبەرەوەی مڵکێکی محەددی شخصی کەسێک نییە تاکو بڵێ من لە ناو مڵکەکەی خۆماوایەکەم بڵێ کاتێک کە پرۆژەکە دیاریەکرێ بە پێی ستاندەرات وەکو پێشتر باسمان کرد زەوی بۆ دیاریەکرێ تەواوی ستاندەرات لە ناو پرۆژەکە جێبەجێ ئەکرێ و هەموو ڕەچاوی هەموو ستاندەراتەکە و هەڵبەتە قەت کاریگەریەکی ئەو تۆی نابێت لەسەر فراوانکردنی با بڵین نایاسایی شار بەڵکو بە شێوەی سەندر شار فراوانە بێت. بۆ کەمکردنەوە ڕێگریکردن لە فراوانبوونی شار پێویستە مەحریفەی ژینگە بناسێنرێ بە هەر تاکێکی کۆمەلگا یاخود بایەغدام بە ئینڤارمنتەل لیتیراسی واتە نەفامی ژینگە نەهێڵدرێ یان گرنگی بدرێت بە تەکنۆلۆژیای ژینگەیی ئەو هەروەها ئەو زەویانەی کە ئیهمال کراون سەوز بکرێنەوە. یەکێکتر لەو خاڵە سەرەکیانەی کە بۆ چارەسەری ئەو بەرفراوان بوونە پێویستە حکوومەت پلانی داڕێژراوی هەبێ و کەسی ئەکادمی بەرهەم بهێنێ بە پێی ئەو توێژینەوە و لێکۆڵنەوانەی کە ئەکرێ بە پشتبەست بەوانە بتوانێت پلانێکی داڕێژراوی هەبێت بۆ ئەوەی ئەو زەویە کوشتتوکاڵانە بەرەو نەمان نەچێت. بەپی ئەو ستانداردەی کە هەیە بۆ لە هەموو دنیا مەسن دابشنی ڕێژەی دانیشتوانە لە کیلۆمەتر بە دووجایەکە مەفروزە ئەو بەپی ئەو ستانداردە ئیشکەن بەڵام ئێستا سلێمانی بە ئاراستی ئەوە ڕابەرە و 2 میلیۆن کەس ڕوە ئێستا دانیشتوانی سلێمانی بە ئاراستی ئەوە کا 2 میلیۆن کەس لەم شارە بچی کە لەوانەیە ڕوبەرەکەی هەر هەمووی نەکاتە 2500 کیلۆمەتر دووجا باشترین ڕێگا ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانێ دەرکا فراوانبوونی شارەکانی سلێمانی و دهۆک و هەولێر ڕابگرێ ڕوو بکاتە شار و شارۆچەکان ڕوو بکاتە شوێنەکانی کە شوێنە گەشتیارەکان هەوڵ بدا ئەو شوێنانە ئاوادان بکاتەوە ئەگەر خەڵکیش بە تەمایەکەوە ئەپارتمان و ئەوانە دروستکە لە شوێنێکی وەکو دوکان دروستیکە لە شوێنێکی و کەلار دروستیکە لە شوێنێکی وەکو بۆ نمونە ڕانیە دروستیکە هەڵەبجە قەڵازێ پێنجوێن.
لە ئێستاە و شاری خەڵک زۆر گرنگە خەڵک نەڵێت جا ئەو بڵات چیە مفرگنە ئەو بڵە گرنگە ئەو بڵات کە نەکرد نایڵی سەگەکەش لێوان میسکە نایڵی مەڕێکش بێتە ئەوێ نایڵی زەلامێکی تریژەوە بێ کە دارەکەت خۆشویست شاخەکەت خۆشەوێ مناڵەکەت خۆشویست باوکەکەشی خۆشەوێ تۆ سەیریکە هیچ کەسێ نییە دوژمنەکەشی شەڕ ڕگەڵێکتری بکە تعدا لە مناڵی دوژمنەکەی بکە بەس ڕەنگە یەکتری بکوژن مناڵ کەواتە ئێمە دارەکەمان مناڵەکەمانە شاخەکەمان باوکمان بێ ئەرزەکەمان ئەوانەی کە میدیا بڕێەوە بن سۆشیال میدیا بن زۆرینیان حیزبین با تۆزی بێنە سەر ئەمەش ینی خراپ نییە چکە ئەگەر دار نەمێنی خۆشیان نامێنن ها ینی خۆیان بەسراونەوە بە منیش و بە تۆش و بە داریشەوە ئەگەر هاوڵاتی نەبێ حکمی جێگەن ئەگەر دار نەبێ هاوڵاتی لەکوێ ئەبێ